لەم کارگەیە بەردی ڕقی چیاکانی کوردستان ورد و خاش دەکرێن و دەگۆڕدرێن بۆ سەرمایە. لە ناوچەی پیشەسازی تیمار لە هەولێر کارگەی بیوایکەی چیرۆکی داهێنانێک دەژێڕێتەوە. چیرۆکی گۆڕینی سامانێکی سروشتی بۆ 7 زۆر پێداویستی بیناسازی کە بناغەی ئاوەدانی وڵات پێک دەهێنێت. بە سەرمایی 2 ملیۆن دۆلار و لەسەر ڕووبەری 5,000 مەتر دووجا ئەم پرۆژەیە بووەتە ناوەندێک بۆ پیشەسازیەکی نوێ کە تێیدا تەکنەلۆژیا و دەستیکاری نێوخۆیی پێکەوە کانزای نیشتیمانی دەکەنە بەرهەمێشی جیهانی. کارگا لە ساڵی 2022 دەستی بەکار کردووە بە تێکەڵکردنی بەردی کوردستان لەگەڵ چەند مادەیەکی خاوی هاوردەکرا و 7 زۆر پێداویستی شیمیایی بیناسازی بەرهەم دەهێنن. ئەم پرۆژەیە هەلی کاری بۆ نزیکەی 100 کەس ڕەخساندووە و مانگانە بەرهەمەکانی دەخاتە بازاڕەکانەوە. کەرتی بیناسازی لە هەرێمی کوردستان هەمیشە یەکێک بووە لە بزوێنەرە سەرەکیەکانی ئابووری. ساڵ دوای ساڵ کوردستان هەنگاوی گەورەتر بەرەو کەمکردنەوەی هاوردە و پشتبەستن بە بەرهەمی خۆماڵی دەنێت. ئەمەش ڕێگری لە چوونە دەرەوەی بڕێکی سۆری ئەو پارەیە کردووە کە پێشتر بۆ کڕینی کەرستەی بیناسازی خەرج دەکرا، هەرچەندە هێشتا بەشێک لە پێداویستیەکان هاوردە دەکرێن. لە هەولێر گەڕام بۆی ئەندازیارێکە پسپۆڕیەکەی کۆنکرێت و چەمەندۆ بێ وتیان کاگزرار کوالێتی کۆنتترۆڵی چەمەندۆ قەلەچیم ئەو مادە بیناسازیانە ئێستا خۆماڵیەکانمان مەبەستا لەکوێی کوالێتی کۆنتترۆڵدایە. یەکەم جار بە نسبەت کۆنکریت ئێمە وەکو کۆنکریت لە مەرحەلەیەکی زۆر باشین لەبەرەوەی ساڵانێکی زۆرە کە دەستمان بە دروستکردن و بەرهەمێنانی چیمەتۆی خۆماڵی کردووە لەبەر ئەوەی بە حکمی گونجاوی بەردی ناوچەکانمان لە بۆ بەرهەمێنانی چیمەنتۆ وای کردیە کە چەندین مەعمەلی زۆر باشمان هەبیتن بە کوالێتی زۆر بەرێت لە ناوخۆ، بەڵام بە نسبەت قەلاکیم تا ڕادەیەک قەلاکیم لە بۆ خۆمان موادێکی نوێ لە بەکارهێنان و لە بەرهەمهێنانیش هەر چیمەنتۆ وا دەکاتن کە بەرهەمێنانی قەلاکیمیش کوالێتەکەی باشتر بێتن و بەو دوانە ینی چەند کۆمپانیایکی خەلاکیم توانیانە سوود لە چیمەنتۆی خۆماڵی وەربگرن لە بەکارهێنانی بەتایبەتە و بەردانەی کە لە چیاکان دێنەوەی کە نەقەلاشیم بەشێکی زۆری لەوانەیە پێویستیان بە هەندێک ماوادی زیادکراوی خارجی هەبیتن لەوەی کوالێتی خەلاکی بەکار. چەند ساڵێک کە سەرپەرشتیە ئەم بینا و باڵەخانانەکەی سەدا چەند ئەو مادە شیمیاوە پیشەسازیانت بەکارهێنا بە وەکو چیمەنتۆ 100 چیمەنتۆی خۆماڵیمان بەکارهێنەوە بە قەلاکیم لە چەند ساڵی پێشتر قەلاکیمی بیانیمان بەکاردێنا، بەڵام لەو 2-3 ساڵی ڕابردوو زیاتر قەلاکیمی خۆماڵی کەوایە هەم بیانیەکەت بەکارێنە هەم خۆماڵیەکە. جیاوازیان چیە لە ڕووی نرخ لە ڕووی کوالێتی وەکو نرخ بە دڵنیاییەوە نرخی چیمەنتۆ قەلاکیمی خۆماڵی ئەرزانتر ڕادەوەستیتن، وەکو کوالێتیش کوالێتی زۆرا و جۆرمان هەیە هەمانە زۆر گرنگی بە کوالێتی دەدرێ، بەڵام سعرەکان هەندێک گرانترە و هەیە کوالێتەکەی کەمترە بە شێوێکی گشتی ڕازین لە کوالێتی ئەکید مقارنە بە سعرەکەی زۆر باشە. حەوت زۆری بەرهەم لە قەلەچیم و خوبرە و
چەمەنتۆی کاشی و ئەو جۆرە چەمەنتۆیانەی کە جوانکاری کاشی دەکەن لەم کارگەیە بەرهەم دەهێنرێن. دەستی کاری زۆر و کام ڕۆبۆت و ئامێری پێشکەوتووە خراونەتە کار بۆ ئەوەی مانگانە 5 ملیۆن تۆن بەرهەمیان هەبێت و هەروەها مانگانە نزیکەی 1 ملیارد دۆلار بۆ ناوخۆ گل بدەنەوە و دەستاو دەستی پێ بکرێت. ئەمە کارگەی بیوایکەیە لە هەولێری پایتەخت. ڕۆژانە نزیکەی 250 تۆن بەردی چیاکان دەگاتە ئەم کارگەیە و تێکەڵی چەند مادەیەکی خاوی هاوردەکراو دەکرێن. ئەمە بەردی کۆیەیە با چەند قۆناغێکی پیشەسازی دەبێتە پارە. خاوەنی کارگە دووبرای خەڵکی پارێزگای قەرسی باکووری کوردستانن. ئەوان دوای چەندین ساڵ بازرگانیکردن لە نێوان باکوور و باشووری کوردستان بڕیاریاندا لە بری هاوردەکردن خۆیان لە هەولێر دەست بە بەرهەمهێنان بکەن، سەرەتا بە یارمەتی شارەزایانی بیانی و دواتر بە پێگەیاندنی دەستی کاری نێوخۆیی کارگەیان خستەگەڕ. Bizleri ziyaret ettiğiniz için tekrar teşekkür ediyorum. Türkiye'deki 20 yıllık iş tecrübemizi... دووبارە سپاسان دەکەم کە سەردانی ئێمەتان کرد. ئەزمموی کاری 20 ساڵی تورکیا و دەستکەوتەکانی ئەوێمان وەکو کورد هێنایە هەرێمی کوردستان و بۆ خزمەتکردنی خەڵکی ئێرە. پێشکەشکردنی کواڵەتی بەرز و دابەشکردنی بەرهەمی باش ئامانجی ئێمەیە. ئێمە کارگەیەکی بەرەمێنانی کەرستەی کیمیاییمان هەیە. ئامانجی سەرەکیمان ئەوەیە ڕۆڵ لە بەهێزکردنی ئابووری و ڕەخساندنی هەلیکار بۆ خەڵکی ئێرە دەستەبەر بکەین. Buradaki insanlara iş imkanı sunmak. بەردی چیاکانی باشووری کوردستان مادەی خاوی سەرەکی بەرهەمەکانی وەک قەلەشیم، چیمەنتۆی کاشی، مادەی سەقلکردن و دژە ئاودان، لەگەڵ ئەوەشدا چەند جۆرێکی دیکەی مادەی خاو لە کوردستان بەردەستنین لە وڵاتانی ئاسیا و هاوردە دەکرێن. ئەم بەردانەمان لە منتیقەکانی کۆیە، دەربەندیخان، مەخمور بە تایبەت لە کۆیە دێنین، لە بۆ نمونە تۆپزاوە هەیە، حەمامۆکەیە، پێویستیمان بە ژمارە 4 و 5 هەیە. ئەو بەردانە کە دێتە ئێرکانە پێش ئەوەی دایمەزرین دەبی تێستی بکەین. ئایا ئەم ژمارەمان کە پێویستە نەجەحەت دەینی پاشان لە کۆگا دایدەبەزێنەوە. جگە بۆ ئەو مەوادە ئەم بەردانە بۆ شتیش بەکاردن، هەیە بۆ کاشی بەکاردێنیتن، بۆ لاسق بەکاری دێنیتن. ئێمە زیاتر گرنگی بۆ ئەوی دەین کە ئەم داهاتەکە بۆ ناوخۆی بی، نەکچتە دەرەوەی وڵات. هیچ مادەیەکی خاو ناچێتە هێڵی بەرەمهێنان تاوەکو لە تاقیگەی کۆنتڕۆڵی زۆریدا پشتڕاست نەکرێنەوە. لێرە لە ڕێگەی 5 زۆر تاقیکردنەوەی جیاواز دڵنیایی دەدرێت کە بەرهەمەکە کوالێتیەکی بەرزی هەیە و لەگەڵ کەشوهەوای کوردستاندا گونجاوە. ئەم ژوورە کڕۆشی بابەتەکەیە. لەم ژوورەوە کۆنتڕۆڵی تەواوی ئەو کەرستانە ئەکرێت کە دروست دەکرێن، هەر لە مادەی خام کاتێکا دەگاتە کارگا، واروە ئەو کەلوپەلانەی ئەو پێداویستێ بیناسازیانەی کە دروستیەکەن ئەبێ کوالێتی چۆن بێ، ئەبێ چۆن بگونجێ لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان. دروستە شۆخانخان؟ بەڵێ، بۆ نمونە ئەلێرە بەردی خاممان هەیە کە لە شاخەکانی کوردستانەوە دەیهێنین. لە زستانان تێستی لۆ دەکرێت، تێستی مۆیسچرایزەر ئەنەلایزەر، یعنی ڕێژەی شێ. ئەو تێستە تایبەتە بە زستان چونکە هاوینان لێرە گەرمە، ڕێژەی 6 کەمە لە کوردستان. بەم ئامێرانایکەن
بەڵێ بەو جیهازەی ڕێژەی شەی بەردەکەی دیاری دەکرێت قۆناغی دواتر قۆناغی دواتر ئەگەر بەردەکەمان تێست کرد تێستەکەی بە پێی ستانداردی جیهانی ئەپروف بوو دوای ئەوە ئەوجا بەردەکە بەتاڵ دەکرێت و دەنێردرێتە بە شیشکان لەوێ ئیشی لەسەر دەکرێت باشە ئەی چۆن کە مادەکە دروستەکەن بۆ نمونە ئەمانە تێستی چن بۆ نمونە ئەلێرە لە لاسقەکەی کە ئەو ماوادانە دروست دەکرێت عادەتەن لە هەموو شارزەگانی کە هەر میکسەر لە کاتی میکسکردن هەر بەشێک تەواو دەبێت بەڵێ کوالیتی کۆنتترۆلەکەی بۆ موادی تەسپاندنی پێدەگوترێ بە کوردیەکە دەکرێت لێرە وەکو پول ئۆف تێنسایل سترنگس ئەوانە کوالیتی کۆنتترۆلی ماوادەکەی دەکرێتن ئەگەر ئەپروف بوو ئەوجا دەینێرینە بازار و بە بازار دەکرێت باشە یعنی ئەو تێستانە ئەکەن خۆتەزانی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش تاقیگەی زۆری هەیە ناوە دێت بەرهەمەکانە پشکنی ئایا بەپێی کوالێتی و ستانداردا ئەوانە بۆیە ئەکرێن کە لەو مەرجانەی حکوومەت دەرباز بێگومان ئەو ڕێژانەی کە مختبەر مرکزی ینی تاقیگەی ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستان داینایە ئەمە ساڵانە مادەکانمان دەنێرینە وێندەر لەوێ تێست دەکرێت ئەگەر ئەپروف بوو لە وێندەر ئەوجا دەتوانین ئەمە لە بازار بفرۆشین تاوان ئەگەر ئەپروف نەکرێتن ئەوە دووبارە دەبێتەوە کارگە و ئیشی لەسەر بکرێت یعنی ئەو قۆناغانەی ئەو ئامێرانە هەمووی ئەبڕی بۆی تۆ مادێشی باشی بیناسازی دەستکەوێت بێگومان دەبێت ئەو تێستانەی لێرە هەیە هەر هەمووی بکرێت ئەوجا هەر ماواد و بەپێی ئەوەی خۆی چونکە مەسەن لێرە بەس لەسەر لاسق ئیش ناکرێت لەسەر شەربەت لەسەر لەبغی حازر لەسەر ماوادی دژە شێ و ڕتوبە لەسەر SPR ئیش دەکرێت ینی شل و تۆزمان هەیە تۆزی ڕەش و سپیش بەگوێرەی ئەوە دەبی هەموو ئەو تێستانەی لێرە هەیە هەموو ئەو جیهازانە هەیە و بە پێی ستانداردی عالەمی بکرێتن ئەوجا ئەپروف دەکرێت دەتوانین بینێرینە بازار. لێرە تەکنەلۆژیا ڕۆڵی سەرەکی دەشێڕێت دوای هاڕینی بەردەکان و دابەشکردنیان بە پێی کوالێتی لەگەڵ مادە خاوەکانی دیکە تێکەڵ دەکرێن و گیراوەی حەوت زۆر کەرستەی بیناسازی لێ دروست دەبێت ڕۆبۆت و ئامێری پێشکەوتوو شان بەشانی دەستیکاری نێوخۆیی پرۆسەکە بەڕێوە دەبن ڕۆبۆتەکان کۆمەڵی کارەکەن کە مەترسیش لەسەر کرێکار کەمەکەنەوە نا بەتاکید ئێستا ئەمە لە سەرەتای کارکردنمان تا کۆتاییەکان هەموو شتەکانمان بە ڕۆبۆت دەڕوا کاری دەستی کەم کردەوە بە تایبەت مەترسی سەرکردنەکانی کەم کردەوە بۆ ئێمە لەم هۆڵەدا 4 قۆناغمان هەیە بۆ نمونە یەکەمدا لە سالیۆکان ماوادەکان ڕادەکێشین هەم سیمۆنتۆی هەم قوبرەکەیە حازرێکە بۆ نمونە ماوادێکمان هەیە 1002 ماواد دروست دەکەینەوە ئێمە ژوورێکمان هەیە ژووری ئۆتۆماسیۆنی پێ دەڵێن کۆنترۆل ڕووم ئەم کۆنترۆل ڕوومە چیە ئیعازی مەعمەلی هەموو لەوێ دەدرێتم بۆ من لە بەیانەوە تاکو ئێوەرە پێی ئەڵێم 20 وەرز بە ماوادم دەوێت ئیعازەکەیدا بە ڕۆبۆت ئۆتۆماتیکەن لە دوی خۆی ڕادەکێشتن بۆ نمونە یەکەم جار چیمۆتۆ قوبرەکەی ڕادەکێشت چەند کیلۆیە دەیباتە تەرازی پاشان بە سایە ئەلەڤاتۆر دەستە با ناو ئەڕێ بووم کرد ئەڕەبێن کردە خەزانەی ناوەڕاست لە دوایوی پاشان هەمانە میکسەر لە میکسەری ئازە دەداتێ بەڵێ ئەمە پێویستمان بە ماواد کیمیاویە سیستەمە چیکە پاشان کەسیلی ماواد کیمیایی بەکارکردناوی ئۆتۆماتیکیان میکسەرەکە دەسوڕێتەوە ماوادەکەی حازر دەکات لە دوای پێش ئەوەی پەکێجینگ بکەین ئێمە نمونەمان هەیە نمونەکەی وەردەگرین بۆ مختبەر ئەنێرین لە مختبەر کە ئۆکەی کرا ماوادەکە نەجەحەتی بنا بۆی بزانی کە کوالێتیەکەی چۆنە بەدڵی ئێوەیە بۆ بازار شیاوە بەتاکید بەتاکید بەرهەمەکان بەپی زۆرەکانیان پاکەتکردنی جیاوازیان بۆ دەکرێت هەندێکیان بۆ شیسەی کاخەز و هەندێکیشان کەشلن دەکرێنە نێو سەتڵ دواتر مۆری بەرهەمی نێوخۆیی و ڕێکەوتی بەرەمهێنانیان لێ دەدرێت لە هەرێمی کوردستان 5 کارگەی دیکەی هاوشێوە هەن بەڵام بیوایکەی گەورەترینیانە هەمویان پێکەوە ماگانە 15 ملیۆن تۆن کەرستەی شیمیایی بیناسازی بەرهەمدەهێنن
لە کاتێکدا پێویستی بازار 25 میلیۆن تۆنە. ئەمەش واتە 60% پێداویستی بازار بەرهەمی خۆماڵیە و 40% هاوردە دەکرێت. نابوونی کارگەرێکی وا لە هەرێمی کوردستان ڕێگری دەکاتەوەی پارەی هەرێمی کوردستان بستە دەرەوەی وڵات. یعنی ئەگەر ئەتی لەو دەرەوەی وڵات ئەو مەوادانە بینیە ئێرە کولپەتی زۆر دەکات، تێتی زۆر زیاترە. گومەرگی هەیە، نەقلیە هەیە، گواستنەوەی هەیە. کڕیار لێرە بە ئاسانتر دەستی دەگاتە ئەو مەوادانەی کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت. بێگومان ئەو کارگەیەکە لێرە ئەو مەوادانەی کە دروست دەکرێت هەر هەمووی بە کوالیتی ستانداردی جیهانیە. بیر بکەوەلەوەی کە ئەو مەوادانە بە کوالیتی جیهانی دروست دەکرێت و لە هەرێمی کوردستان دەتوانانی دابەش بکرێت لە هەموو پارێزگاکانی عێراق. کە لێرە دابەش دەکرێت کڕیار بە ئاسانتر دەستی دەگاتە کارگەکە ئەو دەتوانێت لە دڵنیا بکەوە لە زۆری ئەو مەوادەی کە لێرە دروست دەکرێت. بە پێی ستاندارد بە پێی داواکاری کڕیارەکان دەتوانین مەوادەکان دروست بکەین. ئێستا کاتی ئەوەیە بەرهەمەکان ڕەوانەی بازار بکرێن. نزیکەی 170 بەرهەمی ڕۆژانەی کارگا بۆ شارەکانی عێراق دەنێردرێت و ئەوەی دیکەشی لە بازاڕەکانی کوردستان ساغ دەکرێتەوە. پلانی داهاتووی کارگا زیادکردنی بەرهەم و دۆزینەوەی بازاڕی نوێیە لە وڵاتانی دیکەدا. لە زاخۆ تاوەکو برێن سلێمانیەوە کە مەوادەکان دەفرۆشین، فرۆشتن و بە مەوادەکانی خۆمان دەکەین، دواتر دەچینە جنوب لە بەغدا و تاوەکو بەسڕا مەوادەکانی محافەزەتەکانی عێراق مەوادەکانی خۆمان بە فرۆشتن دەکەین. دوای ئەوە لە هەوڵداین بمانەوێتن مەوادەکانی خۆمان بفرۆشین بۆ دەرەوەی عێراق، بە تایبەتی بۆ سووریا کە نزیکترینە یان حالیان کە ئێستا ئیشی لێ دەکرێتن. بەڵگەی کوالێتی بەرهەمەکان بەکارهێنانیان لە پرۆژە گەورەکاندا. بۆ نمونە بەڵێندەرێک کە پێشتر هەمان کەرستەی لە تورکیا هاوردە دەکرد، ئێستا لە پرۆژەکەیدا پشتی بە بەرهەمە خۆماڵیەکان بەستووە و لە ماوەی 2 ساڵدا 400,000 تۆنی بەکارهێناوە، چونکە کوالێتی و نرخەکەی گونجاوتر بووە. چەند نمونەیەکمان دروست کرد لە سەرەتای پرۆژەکە خۆی لە گشت پرۆژەکان وایە سەرەتا چەند نمونەیەک دروست دەکرێن بۆ پێشانی خەڵکدان و یاخود تاقیکردنەوەی کوالێتی. ئێمە هەم بەرهەمی خۆماڵیمان بەکارێنا هەم بەرهەمی بیانیمان بەکارێنا، بەڵام بەرهەمی خۆماڵەکە زۆر ئەنجامی باش بوو، ئەنجامی زۆر باشی دان و ئێمەش بڕیارماندا ماوەدی خۆماڵی بەکاربێنین. لێرەوە چیرۆشی کارگەی بیوایکەی تەنها لە گۆڕینی بەرد بۆ کەرستەی بیناسازیدا کورت نابێتەوە، بەڵکو دەبێتە چیرۆشی گۆڕینی دیدگەیەک بۆ ڕاستی. چیرۆکی ئەو بەردەی چیاکانی کوردستان کە لەبری ئەوەی تەنیا شاهێدی مێژوو بن بوونەتە بەشێک لە داڕشتنی بناغەی داهاتوو. لە نێو شێبڕشەی بازاردا ئەم بەرهەمە خۆماڵیە هاوسەنگی خۆی دۆزیوەتەوە، بەڵام سەرکەوتنی ڕاستەقینەی لەوەدایە کە هەر دینارێک کە دەمێنێتەوە هەر دەرفەتێکی کار کە دەڕەخسێنێت و هەر باڵەخانەیە کە بە کەرستەی ئەم خاکە بنیاد دەندرێت خشتێکە لەسەر ژێرخانی ئابوووریەکی سربەخۆ دادەندرێت. ئەمە چیرۆکی ئەو باوەڕەیە کە دەڵێن پتەوترین بناغە بۆ ئایندا ئەوەیە کە بە دەست و بەردی خۆت دروستی بکەیت.
مەید ئین کوردستان بە سپۆنسەری کاڤین فارم.